دووبارە سڵاو کاکەکرم دێمە لای تۆ بۆەوەی وەڵامی ئەو پرسیارانە بیتەوە کە هەڕاستت کرابوون. بەڵێکمە سەبارەت بە لێدانی بیری توازی دیارە بیری توازی بە شێوەیەکی زۆر عەشوائیی ببێ بەرنامە و بە شێوەیەکی وا بۆ تەحاڵی شتێکدەران چونکە ئاوی ژێرزەی سەروەیەکی قەومی زۆر احتیاتیە هەم دەستدرێژی هەیە بۆ پیسکردنی و هەمیش دەستدرێژی هەیە بۆ لێدانی زۆربەی بیرێکی یەکجار زۆر بە نایاسایی لێدرایە ئیجازەیان لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پێنەدراوە بەڕاستی ئێستا چەندە ڕێبەرایەتیی گشتی تایبەت هەیە گشتی سەرچاوەکانی ئاو بەڵام ئێستا خەریکن زۆر حەسر بکرێ زۆر کەنەیە زۆر کەم لێ بدرێت لە حاڵاتی زۆر پێویستدا نەبێ وا وەزارەتمان خەریکی دانانی یاسایەکە کە بۆ بەڕاستی کە ڕێگری بکە لە لێدانی بیر لە شوێنانێک کە زۆر پێویست نەبێ. سەبارەت بە پاراستنی سەرچاوەکانی ئاو پاراستنی سەرچاوەکانی ئاو لە پیسبوون و لە کەمبوونەوە ئەو ئەوانەی کە دێنە ناو بەنداوەکانەوە کە باسم کرد زۆربیان پیسم ملەوەثن کە لەبەر ئەوەی ئەو ئاوەڕۆیانەیە کە لە خواروی شارەکانەوە بۆ نمونە دۆکان بحیرەی دۆکان لە ناو سنوورەوە لە قەڵاتزەوە لە سەنگەسەرەوە لە ڕانیە و لە چوارپۆڕە هەرچی لە خواروش ئاوڕۆکان لە خواروش دەژێتە ناوی ئەوە سەرچاوی سەرکی پیسبوونە تەوسیەکەمان ئەوەیە کە وەزارەتی لەگەڵ وەزارەتی شارەوانیش قسەمان کە لە خواروی شارەکان محتاتی تەسفێدا بدرێت بۆی ئەو پاکە هەم وەکو بۆ کشتوکاڵ یا بۆ ئابدانی حدایقیش بەکاربێ و هەم ئەو ڕێدەریاچەکانیش لە پیسبوون و پارێزێ. برادێک پرسی ئیشی مە دروستکردنی بەنداوە بڵێ ئێمە دروستکردنی بەنداوە و هەروها وەزارەتیشمان بە هەمانجی لەگەڵ بەڕێوەتی گشتی سەرچاوەکانی ئاو پرۆژەی ئاودێریش ئەو بەنداوانە ئێمە بەنداو بۆ ئاوی خواردنەوە بۆ کشتوکاڵ بۆ جوانکردنی ژینگە بۆ دروستکردنی ناوچەی گەشتیاری بوو ئەگەر بەنداوی گەورەش بوو ئاوەکە بەردەوام بۆ وەرهێنانی وزەی کارە باشە ئەوە هەموو هەدەفەکانە و لە هەندێک بەنداودا هەمووی هەیە لە هەندێکیان بەشێکیان هەیە. برادێکی باسی چەقچەقی کورد ڕوخانی چەقچەق و ئەو ناوە چەقچەق ئێمەوە دەستمان بە دراسە و دیزانی کردوێتەوە شەریکەیەکی ئێرانی شەریکەی کۆما و لەگەڵ کۆمپانیای دیکەی ڕاوێژکە TNA Thinking New Approach لەگەڵ خەریکن و خەریک دیزاینەکەی پارەشمان هەیە تابێت پارەکەی دانراوە لە وەزارەتی پلاندانان و مالیەوە بۆ دروستکردنی بەنداوەکە یعنی ئەگەر ئەم ساڵ لە نهایەتی ئەو سابن یاخود لە مانجی 3 و 4 تەواو بێ ئینشاءڵڵا لە مانجی 5 داهاتوودا ئەعلانی بۆ دەکەوێتەوە دوای جێبەجێکردن لەو شوێنە بێ لە شوێنێتر بەڵام بە مواسەفاتێکی هەندەسی تەواوە. ڕووبارەکانی ئێران سەبارەت بە ڕووبارەکانی ئێران بەڕاستی بە عەشوایی ئێران وە خەریکی دروستکردنی بەنداوە نەوە بەنداو لەسەر دەربەندی خان دروست دەکات هەندێکی تەواو بوو هەندێکی لە قۆناغی جێبەجێکردنی لە قۆناغی دراسە و دیزایندا بێجگە لەوەش کەناڵێک هەیە کە دەوێت ئاوەکە بگازێتەوە بۆ منتخەی سەرپێلی زەهاو لەگەڵ حکوومەتی عێراقدا قسە کراوە خۆیان وەفدیان ڕۆیشتووە چەندی جار قسەکە بەڵام هەتا ئێستا تا گۆڕینی ئاڕاستەی ئاوەکە گۆڕینی ئاڕاستی ئاوەکە لە دەروی سنوورە یعنی تەساوور دەکەم هاتنی ئاو لە دەروی سنوورەوە بێ بە سفر زۆر کەم بێتەوە ئەوە تەمان کاریسەیەک دروست دەکات لەبەرەوەی 3 میلیارە داهەت خۆ ساڵانە معدەری ساڵانە لە ئاوی سیروان 5 میلیارە لەوانە لەو میلیارە لەوە 2 میلیار و نیوێکی بینێتەوە ئەوە ئەگەر زوو وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و حکوومەتی عێراق فریای نەکەوێت کاریسە دروست دەبێت. سعات و با بڵێن سعات ئێمە باسمان کرد کە سعات و غەرامە بەڕاستی لە ماندێتی وەزارەتی شارەوانی قسەشمان کردوون زۆر بە زەروری دەزانین وەکو کاک دکتۆر سامان فەرموود یعنی خەڵک دەبێت بە غەرامە و سەرەتا تەوعیە دوای نەبوو بە غەرامە خەڵک فێری ئەوە بکەن کە ئیلتیزام بکاو بە محدداتی خۆی. ئەو برادرە کاک لیترێک ئاو بنێ ئێمە مەسەلەی ڕۆژنامەنووس باسی ئاوی و ئەوەی کرد نەوت و ئاو ئێمەش دەڵێن ئاو نەوت بەدیلی هەیە بەڵام ئاو بەدیلینێ ئێمە هەموو هەدەفمان ئەوە لە بیری ئەوەی دو هەوڵی ئەومانە کە بتوانین خاوێنی ئاوەکان و هەتا بکرێ ئاوی سەرزەوی زیاتر بەکاربێ ئاوی ژێرزەوی وەکو احتیاتی بەکاربێتەوە هەتا محتاتی تەصفیە و هەر لە شارەکان بتوانین مەجاری بەکاردێن سیستەمی تازە بۆ ئەوەی ئاوی ژێرزەویمان پیس نەبێ چونکە ئاو وەکو احتیات شە دەبێت بە خاوێنی بێنێتەوە. برادێک پرسی باسی ئاوی چەند چماڵی کرد من لە زیاتی شارەوەندەمە ئەو ڕۆژەی ئاوی گۆبتەپا وابزانم دەخێتە قۆناغی جێبەدەن کە بتوانین ئیلا تاکە ڕێگەیە کە بتوانێت هەری ئاوی چەند چماڵ بکە. بەنداوەکان زۆر بە خاوی دەڕوات بڵێ بەنداو زۆر بە خاوی دەڕات لەبەرەوەی ئیشی بەنداوەکو فلیسکی زۆرە خەتەری دەبێت ئێمە هەموو دراساتیش بۆ بکەین هەموو احتیمالێکی بۆ بکەین کە لە وەختێکە دەست پێ دەکات لە کاتەکە ئێمە زۆرکرم ئەو بەرنمەیەش کە دانراوە یەک لەسەر سێشی دروست نەکراوە لە خلالی ئەو ئەمە کاکە وەقت دەزانێت بەڕاستی کە باسم کرد ئەمە ئەو پلان استراتیژیا هەم کاتیشی پێویست دەبێت هەم پارەشی زۆر هەندێک جار پارەکەوە هەندێک جار بەڕاستی شەریکاتی مؤهلت نییە داوای شەریکات دەکەی ئەجنەبیەکان دێتەوە ئەوانیش لە پێویستە یعنی کۆمەڵێک عوامل هەبووە دنا پارە هەبووە کێشەمان نەبوو کێشەی پارەوەکووە بێ کێشەکان زیاترین تەکنیکی بووە
کە مودەی تەندەرکردن بەشێکی بووە شەریکات بەشێکی بووە یعنی هەمووی کۆبوونەتەوە من دەڵێم ئێستامە 13 بەنداومان لەژێر جێبەجێکردنەوە 3 شتەوە بوو ئەوە 16 بەنداوە ئێستا بە تەمەین ئەم ساڵ 3 بەنداوی گەورەی ئەلان بکەین و چەندێک بەنداوی نارێم لە تارگێتین لە هەدەوی بەڵام هەوڵیشی بۆ دراوە ئیشی بۆ کراوە برادێک باسی بەنداوی ئەوەی ئاوی دەرزیلە و ڕووباری ئاوەسی کرد ئێمە دوور بەنداومان لەسەر ئەو ڕووبارە بەنداوی ئاوەسپی دەستی پێکراوە و هەروە بەنداوی خۆرنەوازانیش نسبەی 150 تەواو بوو یعنی مەتوانیمان لەسەر ڕووباری ئاوەسپی شتێک دروستکەین کە بتوانین بەڕاستی لە بەرنامەمان کە زیاتریش دروستکەین بتوانین گەرمیانی پێ ئاوەدانکەینەوە باسی کەوڵۆس و قەواڵی کرد قەواڵی سەدێکە لەسەر لە خوارتان زەڕۆیە لەبەرەوەی ئاوی زەدوای نییە تاکو و مەشروعی تەصفیە ئاوی سلەیمانی دروست نەکرد ناتوانێت ئەو سەرچکە دەبێتە بەش مستەنقەیە کە ئێستا ئەوە دەڕزێتە ناو دەریاسی لە بەندیخانەوە ئەبێ دوای دروستکردنی حەدەی تەصفی سلەیمانی کە لە لای تەنزەڕۆ ئەو کە توانین ئەو سەدە دروستکرد سەدی قەواڵی کەوڵۆس نردومانە لە پارێزگای سلەیمانی ئەلانی دراسە و دیزاینێکی بۆ کرێستە لە پارێزگای سلەیمانی ئەلانی بۆ کراوە کە ئەوی بۆ کرا هیچ پرسیارێک نەما پێم وایە ئەگەر شتێک ماوە دەستی خۆش بێ زۆر سپاس کاک پێشەوە جەنابتان گەر پرسیارێکتان لێکرابێ زۆر سپاس و بەڕێزانی کە پرسیارە ئاراستەی من کردیارە بۆ پێی 4 پرسیار بزانم ئاراستەی من کرایەکی کەن باسی لەوە کرد کە پێویستە وەزارەتێک کە بێ بەناوی وەزارەتی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان منیش هاوڕام بۆ پشگیری ئەو ڕایە دەکەمەوە دەکەوێتەوە سەر هەڵبژاردننی داهاتوو لە هەرێمی کوردستان و ئەو لایەنەی کە زۆرینە پێک دێنێەوە حکوومەت تەشکیل دەکات دەکرێت بیر لەوە بکاتەوە کە ئەمە گرنگی خۆی هەیە هەروەکەوەی پێشتر هەبوو لە ساڵی 2006 بەڵام بەداخەوە دوایی لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ لێکرا بوو بە وەزارەتێک منیش پێم وایە گرنگی خۆی هەیە وەزارەتێک بەناوی وەزارەتی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە پلانێکی زانستی تۆکمەی هەبێ سەبارەت بە سامانی ئاو پرسیارێکی تر ئاراستەی من کەرا بۆچی دێهاتەکان چیتان کردو بۆی گوندەکان چۆڵ نەکرێن بەڕاستی ئەگەر بە هەڵە نەچوو بم دیارەوە کۆمەڵێک بابەت هەڵدەگرێت ئەگەر قسە لەسەر ئەمە بکەین چۆڵبوونی دێهاتەکان دەکرێت بڵێن چەند خاڵێک هەیە کە پەیوەندی پێوەیەکێکە نەبوونی خزمەتگوزارە سەرەتاییەکانە دووەمیان ڕوخانی کەرتی کشتوکاڵی کەرتی پیشەسازیە بۆ پێی کە جوتیار لە گوندەکان هەر کاتێک هەوڵ دەدا بەرهەمێک بەرهەم دێنێ تەماشا دەکە باشی ئەوەندە ینی ئیسفادە ناکە لەوەی کە پێوەی هیلاک بۆە و حاڵەتیش تر هەیە کە ئەو زروفە سیاسی لە کوردستانی مە پێی تێپەڕیوین لە ڕابردوودا ئەمە وای کردووە کە دوو لایەنی باڵادەست لە کوردستان هەر لایەنێک هەوڵی داوە بۆ ئەوەی کە ژمارەی لایەن گرۆ ئەندامانی خۆی زیاد بکە زۆرترین خەڵکی دامەزراندوو کردوێتی بە موچەخۆر لە ڕیزەکانی پۆلیسە ئاسایشە فەرمانبەرە کە بەڕاستی ئەمانە کۆمەڵی هۆکارن وای کردووە کە گوندەکان بەرەو چۆڵبوون بسن بۆیە دەکرێت جارێکی تر چاو بۆوانەدا بخشێندرێتەوە بە تایبەتی گاندنی خزمەتگوزارە سەرەتاییەکان و ئاوردانەوە لە بژانەوەی کەرتی کشتوکاڵ کە ئەمە دوو فەقەڕەی ڕئیسینە بۆ بژانەوەی گوندەکان لە هەرێمی کوردستان پرسیارێکی تر ئاراستەی من کرا سەرچاوەکانی وڵاتانی دراوسی ئەگەر بیانگرنەوە هیچ پلانێک هەیە بۆ ناو کوردستان دیارە ئەوەی کێمە باسمان کرد یەکێک لە سەرچاوەکانی ئاوی کوردستان ئاوی سەرزەوی و بەشێک لەو ڕووبارانەیە کە هەمیشە دێن لە وڵاتانی دراوسێەوە بە تەکیدی دەبێ لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە پلانی هەبێ بۆ ئەوە بۆ ئەگەر لە حاڵەتیشی وا ڕوویدا ئەوان لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی دیالۆگەوە لەگەڵ ئەو وڵاتانەی کە سەرچاوی ئاوەکە لێەوە دێ هەوڵدن گفتوگۆگەم بۆی بکەنە حلێک وە نەتیجەیەک وەکو کارتێک ئەم ئاوە بەکار نەهێنرێ بۆیە دەبێت لایەنی پەیوەندیدار بەڕاستی وەڵامی ئەوە داتەوە ئاخر پرسیار ئایا یاسای ژینگە بۆ جێبەجێ ناکرێت لە کوردستان منیش پێم وایە لە کوردستان ئێمە گرفتی نەبوونی یاسامان نییە بەڵکو گرفتی جێبەجێ نەکردنی یاسامان هەیە یاسا زۆرە بەڵام جێبەجێ ناکرێت ئەمەش بە پرسیارەتی یەکەم بە دەرەجەیەک دەکەوێتە ئەستۆی پەرلەمانی کوردستان و ئێمە ئەندامانی پەرلەمان بۆ پێی کە ئێمە دەبێ یەکێک لە ئەرکەکانمان بەدبادا چوون و چاودێریکردنی حکوومەتە لەو پرۆژە یاسانەی کە دەردەچێت بۆی بزانین ئەگەر جێبەجێ نەکردنەکە لە خارجی ئیرادەی وەزارەتەکان بێ بتوان ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆی جارێکتر ئەو پرۆژە یاسانەی ئەو یاسانی کە پسند دەکرێن کەونە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەگەر ڕێگریەکە بێ لەلایەن وەزارەتەکان و بۆی کە یاسا جێبەجێ ناکرێن بەڕاستی ئەوە پێویستە پەرلەمانی کوردستان ئەو لایەنە بانکێش بکات بۆ لێپرسینەوە لە هۆکاری جێبەجێنەکردنی ئەم یاسانە بۆی بزانین بۆچی لە کوردستان ئێمە و گرفتەمانە یاسا دەردەچوێنین بەڵام لایەنی جێبەجێکات جێبەجێ ناکات زۆر سپاس بەڵێ دکتۆر یاڵگەر وەڵامی پرسیارەکان بیتەوە هەندێک لە پرسیارەکان بە جۆرە لە جۆرەکان پەیوەندیدار بوو بەمنەوە و بە شێوازێکی ڕاستەخۆش دوو پرسیارمان ڕاستەکرێت تا چەند وەزارەتێکی تایبەتمەند بۆ ئاو پێویستە طبعا کاکە پێشەوە باسی کرد و ڕای لەگەڵەوە بوو کە وەزارەتەکان کشتوکاڵ و ئاو جا بێتەوە لە بەغاش وایە ینی
وەزارەتی سەرچاوە سروشتێک ئاویەکان جیاوازە لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ بەڵام دامان کاتیشە ئەو دوو وەزارەتەش لە بەغا لە ناو ئەو تەرشیقە وەزاریەدان واتە کەمکردنەوەی وەزارەتەکان ڕەنگ بێ بیانگرێتەوە ببێتەوە بە یەک وەزارە یەکێکە لە ئەگەرەکان پێم وایە ئەگەر بەڕێبەراتیە گیان وەزارەتێک بێوە کارکە شەر نییە بە ناوی وەزارەت بێ دەتوانێت بە ناوی بەڕێبەراتیەکیش بێ کارەکانی خۆی بەسەرکەوتوی بکە زۆر جارش بینیمانە لە ڕابردووە ناوەکە بۆ شتێکی دیاریکراوە بۆ بەڵام سەرکەوتونە بۆ ڕەنگ بێ ناوی بەڕێبەراتیەک باید ڕەنگ بێ سەرکەوتو باە گرنگەوەی پلانی هەبێ ئەو بەڕێبەراتێک گشتیان وەزارەتەوە گرنگی ژەوەیە لایەنە چاودێریەکانیش وەکو پەرلەمانی کوردستان پێویستە بەردەوام چاودێریان بکەن بۆی بتوانن کارەکانی خۆیان بە سەرکەوتوی ئەنجام بدەن. حکوومەت تا چەند بیل لە دروستکردنی بەنداو دەکاتەوە یعنی من لەسەر مەسلەی تا چەند پلانی حکوومەت سەرکەوتوو بووە لەو ڕۆ لەو بابەتی بەردەمجەکەمان کە مەسلەی ئەو کێشەکانی ئاودێریە ڕەنگ بێ بەڕێزان ئاماژیان بەوەدا کە ئێستا تا حدێکی زۆر کێشەی ئای خواردنەوە تا حدێک ئەوش باز ناکەم لاندێ شوێنە ئەوە کامپیسە لاندێ شوێنە بەردەوام ڕۆژێک هەیە ڕۆژێنیە باسی چەمچەماڵەوە نەکراوە کەواتە چارسەر نەکراوە تا حدێک بە بەراورد لەگە ساڵانی پێش و ڕەنگ بێ باشتر بێ بەڵام ئەوەی کە من پێم وایە حکوومەت یاریمی کوردستان سەرکەوتوو نەبووە ئەوەیە کە بۆ بەکارهێنانی ئاودێری ئاو بەکارهێنراوە یعنی پلانێکی استراتیژی نەبووە کە لق و پۆپ لەو ئەوانە لێ بکاتەوە بۆ ئاودێری بەکاربێنێ یەکە لەوە کارەکانی ڕەوکردنی خەڵکی لە لادیەکانەوە یان بەجێشتنی لادیەکانی خۆیان مەسەلە تەنها خزمەت گوزاریەکان نییە ئەوەشە کە ئاوی نییە بۆ زراعەت پێویستە لق و پۆپی ئاو بۆ ئاودێری لە ئاوەکانەوە بۆی کاریگەری وشکە ساڵی کەم کرێتەوە پێم وایە لەو ڕۆوە حکوومەت یاریمی کوردستان لەو ڕۆوە یعنی ناتوان بەڵام سەرکەوتوو بووە. تا چ ڕادێک پەرلەمانی عێراق گرنگی بە کێشەی ئاو دەدات پەرلەمانی عێراقیش ڕەنگ بێ وەکو گرنگیدانی حکوومەت یاریمی کوردستان یا پەرلەمانی کوردستان زیاتر گرنگی یاوە بە مەسایلە سیاسیەکان بۆ مەسایلانەی کە دەم و دەست پارەی تایە ئەوەندە گرنگی دەدەین بە مەسلەی ئەو بابەتانەی کە ئابوورین مالین دارایین ئەوەندە گرنگی نەدراوە بۆ شتانەی کە دوای 5 ساڵ دوای 10 ساڵ بەرەکەی دەچنینەوە ئەمە حقیقەتەکە ئەگەر گرنگێکیشی پێ درای بێ زەڵجێک لەناو پەرلەمانە دروستکرابێ ئێمە نوێنەرە کوردەکان بە جیاوازی لیستەکانمانەوە هاوارمان لێ هەڵساوە لەسەر مەسلەی ئاوی ئەڵوەند و ئاوەکانی دیکە زیاتر ئەوان قسەیان لەسەر ئەگەر مؤتەمەرێکی سەحەفیان کردوێ لەسەر مەسلەی بە بیابوون و ئەو با بڵێن تۆز و خۆڵەی کە بەردەوام هەڵدەکات چۆنێکی هەسەرکردن ئەویش لە ئاستێکی پێویستانیە ئەوەندەی من ئاگادار بم ینی احتیمامێکی تەواو بە مەسلەیە نەدراوە و کارەکەشی تەمان ڕەنگە یەکێ هەڵباتی بڵێ تۆ پەرلەمانتاری هەر لە هەر پەرلەمانێک لیژنەی تایبەت هەیە بە ئاو کشتوکاڵ پێویستە ئەوان حرەکە بکەن وەزارەت هەیە پێویستە بانگشتی پەرلەمانی بکەن بۆ دادوچنی بکەن لە هەمان کاتیشە ئەرکی هەموو پەرلەمانتارەکانی کەشە بەبێ جیاوازی پێت وایە ئەو لیژنانە کاری خۆیان کردبێت نوێنەری کوردیشیانتیایە ئەمە ناتوانم بڵێم بە ساڵ ینی پەرلەمان ئەسڵەن لە وڵاتانەی لە وڵاتێکی وەکو عێراق بەعام کاری خۆی نەکردووە هێشتا نەبووەتەوە لیژنە ڕقابێکە لەسەر حکوومەت بێ هێشتا نەگوێشتوەتەوەی کە ئەوە بێ کە سیستەمی سیاسی لە عێراق پەرلەمانیە اینجا کە باڵێن خاڵەکانی دیکێتەوە کوێستاکە سڵتەی تەنفیزی بێسترێت تا کوێستاکە پەرلەمان جۆرێک لە جۆرەکان تەبعەتی حکوومەتی وەرگرتووە وا خەریکە دەسەڵاتی یاسادانانیش لە پەرلەمان دەسەندرێتەوە لە ڕێگای و پرۆژانەی کە بەردەوام حکوومەت دەینێری ئێمە بەس بۆمانەیە یان پەسەندیکەن یا هەموارێکی بکەین یا ڕەفزی بکەینەوە تەنانە مقتەرەح ئەهمیەتی نەماوە لە وڵاتی ئێمە لە کاتێکە بانگشتیەوە دەدەین سیستەمەکەمان پەرلەمانیە من پێم وایە نەخێر پەرلەمان بەهێزترین دەسەڵات نییە لە عێراق. بەڵێ هیچ پرسیارێک ما بۆ وەڵام نەدابێتەوە هەرەوە زۆر سپاس مامۆستاگیان کە تۆ پرسیارێک لێکرابێت وا تێگەڵ یەک پرسیارم لێکرا پاکردنەوەی ئاوی پیسبوو تا چە حدێک پاکە بێتەوە لەم برادرە تاوان ئاوی پیسبوو یاخۆ ئاوی زێرا کە پاکەکرێتەوە سێ قۆناغەیە بۆ پاکردنەوە قۆناغی یەکەم و دووەم و سێیەم بە گوێرەی بەکارهێنانی پاش پاکردنەوە قۆناغەکە بڕیار دەدرێت کام قۆناغ بەکاردێنرێت قۆناغی یەکەم تەنیا مەوادە سەدمنتێشنەکانی لێ زیاد دەبێتەوە قۆناغی دووەم تەحەلولی بایۆلۆجیشی لەسەر دەکرێتن و بۆ ئەوەی ڕادەی بیئۆدی تێدا کەم بێتەوە تا حدێکەوە بۆن نەکاتن
قۆناغی سێم قۆناغی ئەکسەدەکردنە تا ئەکسەدە دەکرێت بۆ ئەوەی ئاوەکە زۆر خاوێن بکرێتەوە وەکو ئای خواردنەوە بەکار دەهێنرێت. جا ئەگەر ئاوی پیس بوو بخرێتە سەر ڕووبارەکان بە یەک قۆناغدا تێدەپڕێ قۆناغی یەکەم ئەگەر بەکار بهێنرێت وەکو لە بەنداوەکان کۆ بکرێت وەکو خەزانێ بە قۆناغی یەکەم و دووەمدا تێدەپەڕێت دەبێت هەردوو قۆناغی بۆ پاک بکرێتەوە ئەگەر بەکار بهێنرێت بۆ پێداویستی ناوماڵ ئەو کاتە قۆناغی سێمیش دەبێت لەسەری جێبەجێ بکرێت. بەڵێ مامۆستا بەڵام من پێشنیارێکم ینی تا ئێستا ئەو هەموو شار و دیهاتە کە بەو ڕادە زۆرە لە کوردستانە کرا تا ئێستا قانونێک لە پەرلەمان یاخو لە شوێنێک دەرنەچوو پابەندی ئەم شارانە بکەن کە ئاوە ڕۆیەکانیان دەبێ محتاتی تەسفەی بۆ دابدرێت تاوەکو هەر خۆیان ئاوەکەیان بەکار بێنرێتەوە بۆ گرین ئێریاکیان بۆ سەوزایەکیانەوە هەندە وایە ئەو هەمووش ئەوە با بڵێن پارەیەکی زۆریان بەدەست دەکەوێت با ئەم شتەش بکەن تاوەکو ئاوی تر بەکار نێنن خۆی لەکەن ئاویداین هەر ئاوی ناو خۆی بەکار بێننەوە بۆ ڕێی و ئاودێری گرین ئێریای. مامۆستا هەمیشە کە باس دەکرێت باس لە ئاوی سەرزەوی ئەکرێت ئاوی ژێرزەوی ئایا لە هەرێمی کوردستان پشتگوێ خراوە ئەگەر پشتگوێ نەخراوە چۆن سوود لەم ئاوە بینراوە؟ خۆی ئاوی ژێرزەوی لە هەموو دەوڵەتان ئاوێکی احتیاط دادەندرێت یعنی لە ئاخر حەد بەکار دەهێنرێت بەڵام لە کوردستانە لەبەر ئەوەی با بڵێن تۆ دەسەڵاتی هەندێک کەست نییە بە کەیفی خۆیان دێن بیر لێ دەدەن لە ڕادە چۆتە دەرەوە لەبەرەوە ڕێژەی زۆر دابەزیەوە و بە ئاسانیش با بڵێن دەتوانن بەدەستی بگەێنن و هیچ با بڵێن پێوەرێکیشی لەسەر نییە کە بڵێن تەسعیر کرابێ و پارەی لێوەربگری شتەکە بە بەلاشەوە بۆ خۆی زۆر بە ئاسانی بەکار بەڵام ئەوەی کە ئێمە پێویستە بیکەین ئەوەیە چۆنیەتی تەغزیەی ئاوی ژێرزەوی بکەین چونکە ئەوە ئەکرێت دەکرێت و کراویشە و زیاد لە 30 مەتر دابەزیەوە ئێستا مەفروزە بە جۆرەی زانستانە چۆن تەغزیەی ئێوە وەکو پسپۆرانی ئەم بوارە هیچ پێشنیازێک هیچ یاداشتێکتان ینی ڕادستی وەزارەتی کشتوکاڵی پەیوەندیدار کردووە بۆ ئەوەی سوود لەو ئاوە ببینرێت؟ بەڵێ خۆی ئاوی ژێرزەوی دائیمەن سوودی خۆی وەکوتم بە شێوەیەکی احتیاط دەبێ بەکاربێنرێت یان دەبینی گوندێک لە شوێنێک دەکەی با ئاوی ژێرزەویەکە تا ئاوێکی خاوێنی بۆ دەکە ئاوی ژێرزەویەکە وەکو ئاوی خواردنەوە بەکاربێن نەک بۆ ئاودێری. ئای ئاودێری عادەتەن لە هەموو دەوڵەتە مەشاریعی ئاودێری بۆ دەکرێت مەشروعی استراتیژی گەورە کە سوود لە ئاوە سەرزەویەکان کە دیارە کەمیەکەی دیارە سوود لەو ئاو وەربگریت و دوایەوە کە ئەگەر ئای ئاودێری با بڵێن مەشروعی استراتیژی کارەبا زۆر سرف ناکات ئێستا زۆر هەیە کە تەماشا دەکەی واریدێکی زۆر کەمی هەیە ئەم دێهاتانە کابرا چەندۆنمێکی لەسەر ئاوی ژێرزەوی ئاو دەدا کلفەی با بڵێن 1 کیلۆ با بڵێگە تەماتە بێ یان هەر یەک لەوانە نزیکەی بەقەدەر کلفەی فرۆشتنەکەیەتی ینی ئیسفادەیەکی لێ ناکە بەڵام ئەگەر بێ ئاوی ئاودێری کە بە قەنەوات و بەشتەوە بۆی چوو بێت ئەو وەختە کلفەکەی زۆر کەمە ئەوە ئیسفادەیەکی زۆریشە ئاوی ژێرزەویەکەش دەپارێزرێت بەکار ناهێنرێت ئەوەی کە پێویستە ئێمە چۆنیەتی تەغزەی ئاوی ژێرزەوی بکەین لەو زوروفەی کە ئێمە ئێستا تێدا ئەویش بە دروستکردنی ئەندەر دامز ئەندەرگراوند دام یعنی زۆر شوێن هەیە دەبینی ڕێڕەوی با بڵێن مەزرایەکی زۆر زۆرە ئاوێکی زۆری پێدا دەڕوا دەتوانێت لە ژێرەوە ئەوە بەندایی بۆ دروستکەی بۆ ڕێگە لە ئاوەکە بگرێت و ئاوەکە با بڵێن ئینفلترێت بکە بچێ بۆ ژێرزەوی. مامۆستا دوا قسەت لە کۆتایی نزیکە لە کۆتایی من ینی خۆشببینم کەوا مەشاری پرۆژەیەکی یەکجار زۆر لە بواری ئاوە ئێستا لە ئارادایە دروست دەکرێتن و ئاو بە نسبەت کوردستان من هەر کاتێک وتومە کەم نییە ئاوی کوردستان کەم نییە بەڵام ئیدارەکەی پێویستە چەند پێمان بکرێت زیاتر ئیدارەی ئاوەکە بکەین بۆ ئەوەی بە تەواوی سوود لە ئاوەکە وەربگرین و هەروەها ئاو با زیاد بێت لە حەدی خۆمان تاوەکو بتوانین وەکو نەوت بەکاری بێنی لە هەر کاتێکدا لەگەر عێراق و لەگەڵ دەور و پشتە. زۆر سپاس دکتۆر سامان دێمە لای تۆ هەر بۆ ئەوەی ئەخیر قسەی خۆشت بکەی ئەو پرسیارەشت لە یەکەم بە نسبەت پرۆژە یاسای ئەنجومەنی نیشتیمانی ئاوە دەوترێت ئەم پرۆژە یاسایە ڕۆڵی کورد کەم دەکاتەوە لە داڕشتنی سیاسەتی ئاوی عێراق و بە نسبەت هەرێمی کوردستانیشەوە لە خلالی ئەوەشا گەر دوا قسەی خۆت بکەی. با دو قسەی خۆم هەر قسەکردن بێ لەسەر ئەو پرۆژە کە هاتووەنەوە پەرلەمانی عێراقیەوە ئەو پرۆژەیە ڕۆکو ئاماژەم پێدا زۆر بە خێرایی هاتەنەوە پەرلەمانی عێراقیەوە لە ساڵی
12 ئامادەکراوە لە مانگی 6 لە ناو حکوومەتا بووە و هەروەکو ئاماژەم کرد جەگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران زۆر بە مهتەمەوە چۆتە ناو لیژنەی کشتوکاڵ و ئاودێری داوای لێکردوون ئەو پرۆژەی بە پەلە بەرزکەنەوە بۆی بخرێتە ناو کارنامەی کۆبوونەوەکانی پەرلەمانەوە لە کارنامەشە ئەویسترا بە خێرایی تێپەڕێنرێ ئێمە دەنگمان بەرز کردەوە و پێمان وە بۆ پرۆژەیە خاڵ و بڕگەی تێدایە پێچوانەی دەستورە ئەگەر سەرکردەکانی کورد لە ڕابردووە نوێنەرانی کورد لە بەغا کۆمەڵی مافیان خستبێتە ناو دەستورەوە ئێمە پێویستە و مافانەیە ئێستا کە پیادە بکەین نەوەکو لایانی بەرامبەر هەندێک جار لایانی بەرامبەر ڕەنگە قسە لەسەر تورکیا و ئێرانە کە چۆن ئەگەر سیاسەتی وەزعی ڕاهێنیان بۆ بخۆڵقەیە جێبەجێ دەکەن لایانی بەغاش بە هەمان شێوە ئەگەر شتێکی بۆ بخۆڵقێ هەوڵ دەدا کەمی کاتەوە لەو دەسەڵاتی کە هەرێمێکی فدرالی وەکو هەرێمی کوردستان هەیەی لە نێویشانە ئەو پرۆژەیە لە بەپێ و پرۆژەی ئاسایە ئیدارەکردنی سەرچاوە ناوخۆیەکانی ئاوی خستوەتە ژێر دەسەڵاتی لیژنەیەکەوە کە لە دە کەس پێگاتوە یەک کەسی لە هەرێمی کوردستانە لە کاتێکا بە گوێرەی مادەی 114 لە دەستوری هەرێم سەرچاوە ئاویە ناوخۆیەکان دانانی پلانی استراتیژیان نەک تەنها ئیدارەکردنیشان لە دەسەڵاتی هاوبەشی هەردوولایەنە ئەمە جگە لەوەی دەرکردنی ئەنزیمە و تعلیمات بەپێی هەموو عورفێکی قانونی لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە نەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەو پرۆژەیە دارکردنی هەر ئەنزیمەیەک بۆ شێوازی دەنگدان لە ناو ئەو کۆبوونەوەکانی ئەو لیژنەیە و شێوازی کۆبوونەوە دەنگدانیان دراوەتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ئێمە پێما وایە ئەمە مەبەستێکی لە پشتەوەیە و ئەمە کردنەوەی مەلەفێکی دیکەیە کە ڕەنگ بێ من بۆ خۆمم شخصیان قسێ دەکەم کە ڕەنگ بێ بەیانی مساومەی پێ بکرێت لە کاتی مفاوەزەکاندا دانوستانەکاندا لە نێوان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەری بەغا و پێشم وایە دوا قسەم ئەوە بێت کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ هەوڵ بدە بەنداوی زیاتر بکە و بەنداوی استراتیژی گەورە بکە و ئەو بەنداوانەشی کە تاوەکو ئێستاکە تەواو نەکراوە لەبەر ئەسبابی سیاسی دەبێ هیمەتی لێ بکەین و تەواو بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس کاک پێشەوە دوا قسەیتەوە. وەڵام من دوا قسەم ئەوەیە کە ئەگەر ئێمە قسە لەسەرەوە بکەین کە سامانێکی سروشتی وەکو نەوت بەدیلی هەبێ بۆ نمونە وزەی خۆر بەدیلی بێت بەڵام بە دڵنیایەوە ئەوە سامانێکی سروشتی وەکو ئەو هیچ بەدیلێشینە و کەرەسێکی پێویست بۆ ژیانی هاوڵاتیان و بەردەوامبوونی ژیان لەسەر گۆی زەوی بۆیە بەڕاستی کاتی ئەوە هاتووە هەم حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری لەگەڵ حکوومەتی ناوان ینی بەڕاستی بە شێوەیەکی زانستی مامەڵە لەگەڵ سەرچاوی ئاو و سامانی ئاو بکرێت لە کوردستان بۆ ئێمە ڕوبەڕووی قەیرانی کەمی ئاو نەبینەوە لە داهاتوو و کاتی ئەوش هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی ساڵانە لە بودجێ هەرێمی کوردستان بڕەپارەیەکی باش تەخسیس بکە بۆ کەرتی کشتوکاڵ و کەرتی سەرچاوەکانی ئاو کە بەڕاستی ماوەی چەند ساڵێکە ئەوە 3 ساڵ من لە پەرلەمانی کوردستان ئەندام هەر ساڵە و مەبلەغێک تەخسیس دەکرێت کە بەڕاستی کارەساتە ئەگەر بەو شێوەیە بڕوە حکوومەتی هەرێمی کوردستان نەکەرتی کشتوکاڵ و نەکەرتی سەرچاوەکانی ئاویش تووشی بژانەوە دەبێت لە هەرێمی کوردستان بۆ نمونە ساڵی پار 28 میلیارد دینار دانراوە لەو پرۆژانێک کە پێشنیار کراوە ئەم ساڵ 55 میلیارد دینار دانراوە کە تەنها کەرتی ئاوی تێدا بۆ کەرتی کشتوکاڵی تێدا نەبووە بۆیە بەڕاستی کاتی ئەوە هاتووە بیرێکی جددیتر لەوە بکرێتەوە و ساڵانە پارێکی باشتر تەخسیس بکرێ بۆ بژانەوەی ئەو کەرتە بۆ ئێمە لە ڕووی ئابووری کشتوکاڵەوە بەهێز بین و بتوانین خاوەنی بەرهەمی ناوخۆ بین و لە ناوخۆی کوردستان ئێمە هاوڵاتیان بەکاری بێنی. بەڵێ زۆر سپاس کاک پێشەوەگیان کاگەکرم دوا قسەی جەنابتان. من دوا قسە دوو بابەتمەیەکیان بۆ حکوومەتی خۆمانە کە بەڕاستی ئێمە ئەگەمانێ ئیشی سەرەکی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دابینکردنی ئاسایشی خۆراکە. ئاسایشی خۆراک دەبێت ئاسایشی ئاو دابین بکرێت ئەوجا ئاسایشی خۆراک و ئەو پارێک کە تەرخان دەکە وەکو کاک پێشەوە فەرمی زۆر کەمە بۆ دابینکردنی ئاسایشی خۆ دەبێت پارەیەکی چاک تەرخان بکرێت بۆ لە سیستەمی تازە و دروستکردنی بەندا و پرۆژەی ئاودێری تازە بتوانی ئاسایشی ئاو دوایەوە ئاسایشی خۆراک دابین بکرێت. ئەگەر پێویستە لە سەرمانەکە وەکو وزارەت ئیش خۆمان بکەین. دووەمیان بۆ ئەوەم بۆ کاک دکتۆر سامانە سکە دکتۆر سامان وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بە یەکجاری فەرامۆشی کوردستانی کردووە وەکو ئەوان چۆن داوای ئاو دەکەن حەقیشیان لەسەر پرۆژە استراتیژیە بەنداوەکان و ئاودێری گەورەکان دەبێت لە ڕێگەی ئەوانەوە لە ڕێگەی بودجەی سیادیەوە بکرێت هیچ پرۆژەیەک ناکەن بە بیانووی ئەوەی وەڵا ئەوان دراسی استراتیژیان هەیە تا 2014 وەڵا ئێمە ڕوبەڕووش پێمان گوتون ئەوە شتەوانە چونکە ئێستا بۆ نمونەکە دەڵێم سەدی تەختەق سەدی منداوە سەدی باسەڕە سەدی گۆمەسپان چەند سەدێکی استراتیژی دیکە پێویستە ئەوان پارەی بۆ تەنخواوکن بێن دروستی وەکو پرۆژەی ئاودێری شەمامک پرۆژەی ئاودێری دەشتی ئەودێر ئەو پرۆژەی ئاودێری دەشتی ئاکرێ و شارە زۆر و بەشی زۆر وا پێویست لەسەر ئەوان دابی پارەی بۆ دابینکەن و بێن دروستی بکەن تا کە بۆ خۆی کە داوای ئاوەکە دەکەن دەبێت پرۆژە استراتیژیەکانی دروستکەن پێم وایە ئەو ئەگەر بتوانێت لە ڕێگەی ئەو بگەێنێتن سوپاسی دەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەران گەشتین بە کۆتایی بەرنامەکە لە کۆتاییدا
زۆر سپاس بۆ کاک ئەکرەم ئەحمەد بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو هەروەها دکتۆر سامان فەوزی پارلەمانتاری عێراق و هەروەها سپاس بۆ کاکە پێشەوە تۆفیق پارلەمانتاری کوردستان لە لیژنەی کشتوکاڵ و ئاودێری سپاس بۆ مامۆستا خەلیل کەریم بەرزنجی کە وەکو مامۆستای زانكۆ و پسپۆری بواری و بەشدار بوو لەگەڵمانە زۆر سپاسی و میوانە ئازیزانە کەم کە ئەرکیان کێشاو ئەمڕۆ لەگەڵمان ماندوو بوون بینەرانی ئازیز ئومێ دەکەین ئەو زانیاریانەی یاخود ئەو پێشنیازانی لەم بەرنمەیە خرانە ڕوو بگاتە لایەنی پەیوەندیدار و ئەوانیش ئیشی لەسەر بکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان هەرگیز ڕوبەڕووی قەیران نەبێتەوە بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان دەتوانن پەیوەندی بکەن بە لینکی بەکراوەی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوا بێت دەستان خۆش